السلام عليكم متابعيني عزيز وخۆشەویست الله ورحمة خدای بەرەبڕژ بەسەرتانە من مامۆستا ئیسماعیل سەباح لە ڤیدیۆیەکی هاچی بابەتی ڕەوانبێژی لە بابەتێک لە بابەتە گرنگەکانی بەشی ڕەوانبێژی لەگەڵتان کە ئەوشی لە بابەتی لێکسواندن قوتابێکی زۆر پرسیارێکی مامۆستا چۆن لێچوو لەوچوو ئەوزار و هەروە ڕووی لێکچوون دیاریکەم جارێ با بێم بزانین لێکچواندن چێتە لێکچواندن پێناسەشی دەڵێت لەسەر بنەمای بەراوردکردن هاتووە بۆ ڕوونکردن و تەسبانی سیفەتی شتێک لەگەڵ شتێک بەراورد دەکرێت کە سیفەتی مەبەستەکەی تێدا زاڵە ئەم سیفەتە بە بەراوردکردن ڕوون بێتەوە بە زێدەڕۆی دەربکەیان یان پرسەکەی دێ شتێک بە شتێک دەچێنی باشە کاتێک کە شتێک بە شتێکی دیکە دەچێنی سیفەت یەکێکیان زۆر زیاتر لەوەی دیکە بۆی دەچێنی یعنی ئێستاکانە بۆ نمونە ئەگەر ئەمان نمونەشی وەربگرین تەماشایکە بۆ نمونە ئەم دەڵێم چی دەڵێم کچەکە وەکو مانگە باش ئەم چیم بەچی چواندێ کچم بە مانگی چواندێ باشە کەواتە لێردام بابەتی لێکچواندن هەیە لۆ چکە مانگ بەخۆی جوانە باشە مانگ جوانە کچەکەش جوانە مانگەکەش جوانە بەڵام بەخۆی مانگ لە کچەکەی جوانترە بەڵام ئەمن دەمەیە بڵێم چ دەڵێم بیسەلمێنم کە کچەکەش بۆچی مانگی جوانە کەواتە سیفەتی جوان لە مانگدا زاڵە بەڵام لە کچەکەیدا زاڵ نییە لاوازە بۆی لێرەدا مەبەست لەو پێناسی ئەو خاڵێک کە دەڵێت سیفەتەکە بە بەراوردکردن ڕوون بێتەوە کە بە زێدەڕۆی دەربکەوێت ئێستا قوتابیانی بەڕێز بزانین لێکچواندن چەند بنەمای هەیە طبعاً لێکچواندن وەک دەزانین 4 بنەمای هەیە لێچوو لەوچوو ڕووی لێکچوون و ئەوزار باشە دوو بنەمایەکەی یەکەم کە بریتە لە لێچوو لەگەڵ لەوچووی ئەوانە بنەمای بنچینەیی یعنی شەرتە دەبی ئەو دوو بنەمای هەبیتن ئەو بابەتی لێکچوان دروست بیتن ئەگەر ئەو دووە نەبوو بابەتی لێکچواندن دروست نابێ بە هیچ شێوەیە هەروەها بنەمای سێم بریتی لە ڕووی لێکچوون لەگەڵ ئەوزاری باشە ئەو دوو بنەمایە ڕووی لێکچوون و ئەوزار دەکرێت لە دێرەهونراوێک باس دەشکرێت باس نەکرێت گرنگ نییە ئەگەر باس بگرێ یاننا باشە بەڵام شەرتە ئەو دوو بنەمایەکەم دەبی هەبی ئەو زەوی بابەتی لێکچواندن بۆ دروست دەبی بزانین لێچوو چییە لێز دەڵێ ئەمە بابەتی باسەکەی لە هەم بنەماکان لە پێشترە باسی ئەمە و ئەومانی تر هەم بۆ قسمەتی ئەو هاتون یانی چ دەڵێ لە دێرەهونراوەیدا هەموو باسی لێچووی دەکەن لێچوو بۆی دیار دەکەی کە لە دێرەهونراوەکەیدا شاعیر ئەو وشەی زەق دەکاتەوە شاعیر باسی ئەو وشەی دەکات بۆیە ئەو وشەی دەبێتە لێچوو ئێستا بۆ نمونە ئەمە لەو نمونەیە خۆمان دەڵێم کچەکە وەکو مانگ ئەم باسی چێ دەکەم ئەم باسی کچەکەی دەکەم باشە کەواتە مادەم باسی کچەکەی دەکەم کچەکە لێرەدا دەبێتە چی کچەکە دەبێتە لێچوو ئەوجە بابێن لە دێرەهونراوەیەک ڕوونی بکەینەوە تەماشا دەڵێم منیش ئارەزوی ئەو سەم نەماوە عاشقم گۆڕاوە دڵم هەروەکو گوڵی بێباران سیس و ژاکاوە نیوە دێری دوم تەماشا کرد دڵم هەروەکو گوڵی بێباران سیس و ژاکاوە شاعیر باسی چی دەکات شاعیر باسی دڵی خۆی دەکات باشە کەواتە دڵی شاعیر دەبێتە چی دەبێتە لێچوو ئەوە لێچووی بۆ شێوێ دیاری دەکەی تەماشای دەکا دەڵێت دڵم زنجیر دەکەم ئەمما لە یاری دڵڕووبات چ بکەم ڕێکم وشکە وەکو پوشە لە قوەی کارەبات بکەم لە نیوە دێری دووەم شاعیر باس دەکە دەڵێ ڕەگم وشکە باشە شاعیر باسی ڕەجی خۆی دەکات ڕەجی شاعیر کەمە بەس لێ دڵ و دەرونی خۆیتی باشە دەڵێ ڕەگم وشکە کەواتە لێرەدا شاعیر باسی ڕەجی خۆی دەکات بۆی ڕەجی شاعیر دەبێتە لێچوو ئەو جارە تەماشائێرێکە دەڵێم نیوە دێر یەکەم لێگەڕێ نیوە دێری نوێ شەرابم عینی ژەهری مارە بێتەوە ئەو نیوە دێرە تۆزێک سوندی تێدایە تۆزە ئیشکاری لەسەرە باشە سوندی بە غێری خوا دەخۆ شەرابم عینی ژەهری مارە بێتەوە ها شاعیر دەڵێت دەڵێ شەرابم وەکو ژەهری مارە شاعیر باس دەکاتن وشەی زەق کردیتەوە شەرابی شاعیر دەبێتە چی شەرابی شاعیر دەبێتە لێچوو ئەوە لێچوو بۆ شوێ دیاری دەکەی باشە تەماشا ئێرەکە ئەو جار ئەو هەنراوەیە کە بەزاری کرمانی سەرۆ لێ دەگەڕێن لە هەتا بنچینەکانی دیکە ڕوون دەکەینەوە پاش نەگەڕین و سەریان تەماشایەکە دڵێت دەمەیەک چاوەڕێ بە فرێکی باب وا بووم مژدە بێ باری سرم بەفرە کوو بزانم لێرە لێکچواندن هەیە دەڵێم سرم وەکو بەفرە دەگونجێ بەڵێ وەکو نوێزیار کەواتە لێردا لێکچواندن هەیە شاعیر چی کردێت سەری خۆی بە بەفر چواندێواتە مەمەز لێ داوەسپێکانی پرسی خۆیتی مەمەسی لێ سپی بووە باشە ینی پیر بووە کەوتو تەمەن سەری خۆی بە بەفر چواندێ کەواتە سەر دەبێتە لێچوو ئەوە بۆ شێوێت و لێچووی دیاری دەکەیت دەربارەی لەوچوو دەڵێ بۆ ڕووکردنەوەی لایەنێکی لێچوو دێت کە بەراوردکردنی لەسەر بنیات دەدرێت شاعیرەکە
ئەو شتێکە زەخ کردەوە بە چیت سواند و ئەو شێ دەبێتە لەوتو باشە ئێستا بۆنە دەڵێن دڵم هەروەکو گوڵی بێباران سی سوژاکاوە گوتمان دڵی شاعر دەبێتە لێچوو باشە شاعیرەکە دڵی خۆ بە چی سواندێ وڵات دڵی خۆ بە گوڵی بێباران سوانێت کاتە گوڵی بێباران دەبێتە لەوچوو تەماشایەرەکە ئەو جارە دەرێ ڕەگم وشکە وەکو پوشە شاعر ڕەنجی خۆی بە چی سواندە بە پوشی سواندێ کەواتە پوش دەبێتە لەوچوو باشە تەماشایەرەکە شەرابم عینی ژەهریمارە بێتەوە کابرا هەساچی کردێ شەرابی خۆی بە چی سواندێ بە ژەهریمار کەواتە شەرابی شاعری دەبێتە لێچوو ژەهریمار دەبێتە چی دەبێتە لەوچوو ئەو دەزاری وا هەیە چ دەکات تاگانی بەڕێز پێ ناڵێ شانیان لەوچووە بەڵێ کام لەمانە ئەو بنەڕەتەی کە بەراوردکردنەکەی لەسەر بنیاد نراوە باشە مەبەستی ئەو پێناسی لەوچووە پێناسەکەت داتێ دەبی دیاری پێێتوو کەواتە بەو شێوێ لەوچووی دیاری دەکەی شاعیرەکە ئەو شێکە زەخ کردیتەوە کە باس دەکاتن بەچی سواندی ئەو دەبێتە لەوچوو ئەدی ڕووی لێکچوون بریتە لە سیفەتی هاوپەشت نێوان لێچوو لەوچوو واتە لایەن نێوان هەردوو بنەوە بنسینەکەی لێچوو لەوچووە باشە لێچوو لەوچووکە لە شتێکدا وەکو یەکبوون ئەو دەبێتە ڕووی لێکچوو تەماشایەرەکە دەڵێت دڵم هەر وەکو گوڵی بێباران سی سوژاکاوە باشە گوڵی بێباران چۆنە گوڵەکە لە بارانی پێنەکەیتن سی سوژاکاوە پوچ بوویتەوە مەوەزلێ ئەوەیە هەڵوەریوە کەواتە لێرەدا سی سوژاکاوی لەگەڵ هەردوو بنەمای هاوبەش لە نێوان دڵ و گوڵی بێباران باشە بۆیە سی سوژاکایی دەبێتە چی دەبێتە ڕووی لێکچوو تەماشایەرەکە لە ڕەگەم وشکە وەکو پوشە باشە ڕەگ و پوشەکە لەستا بێکری دەچن بە لە وشکاتی بێک دەچن کەواتە وشکاتی دەبێتە چی دەبێتە ڕووی لێکچوون هەندێک جاران ڕووی لێکچوون باس ناکرێت باشە زۆر ئاسایی ڕووی لێکچوون باس نەکرێتن بۆ من تەماشایەرەکە دەڵێن دەڵێ شەرابم عینی ژەهریمارە بێتەوە گوتمان شاعیر شەرابی خۆی شەرابی شاعری دەبتە لێچوو هەروەها ژەهریمار دەبێتە چی دەبێتە لەوچوو چکە شەرابەکەیت بە ژەهریمار سواندێ باش شەرابی شاعیر و ژەهریمارەکە لەچدا پێک دەچن ئارێ باسی کردێ لێرانە ناوەڵە باسی نەکردیە کاتە زۆر ئاساییە کە ڕووی لێکچوون باس نەکرێت مەبەست لێ چیە مەبەست لێ کوشندەیە باشە مەبەست لێ کوشندەیە ئەو جارە تەماشایەرەکە دەڵێ سەرم بەفرە کەسی هێشتا شەڕ تۆپەڵ بە بۆ یاری سەرم وەکو بەفرە لەستا سەری شاعری بەفر لەستا بێکی دێچم باسی کردێت لە دێرە خوێنراوەکەی ناوەڵە باسی نەکردیە کات دەڵێم لێرەدا ڕووی لێکچوون باس نەکراوە کەواتە زۆر ئاسایە کە ڕووی لێکچوون باس نەکرێت لێرەش باس نەکراوە لە خۆتان ئاگادار بن کە زۆر جاران دێتەوە لە دڵەکەم دێرە خوێنراوە سیفەت لایەنی هاوبەش نێوان هەردوو بنەوە بنسینەیەکە باس نەکراوە ئەو جارە ئەو زار چییە ئەو زار تەماشاگە ئەو شەیە کە ڕۆلی بەیەکەوە بەستنی هەردوو بنەوە بنسینەکەی لێچوو لەوچوو دەژێڕێتن یعنی ئەمە لێچوو بە لەوچووی دەبەستینەوە بەهۆی ئەو زار تەماشاگە ئەو زار چوچیە وەکو هەروەکو لەو دەکا لەو دەچێ ئاسا چوون وێنەی چەشنی عینی نەوعی مثلی میسالی دەتوت دەڵێ شکلی شێوەی شوبهێ لەگەڵ شبهی هەروەها نمونێ باشە نمونەیشمان هەیە دەڵێ تۆ نمونەی ماوی تۆ نمونەی گوڵی بەو شێوەیە کەواتە ئەوانم لە هەر جێشی دیت دڵێ مامەسە بابەتی لێکسواندنمان هەیە ئەوەیە و هەروە ئەو شانە دەبن بەس دەبن بە ئەو زار علێش بە تێبینی باسماکرێنە ڕووی لێکچوون ئەوزار بنمای بنسینەی نین بۆیە دەکرێت باس نەکرێت تەماشایەرەکە دەڵێت دڵم هەروەکو گوڵی بێباران سی سوژاکاوە گوتمان دڵی شاعری دەبێتە لێچوو دڵی خۆ بە گوڵی بێباران سواندێ گوڵی بێباران دەبێتە لێوچوو دڵی شاعیر و گوڵی بێباران سیفەتە چی هاوبەشیان هەیە کە سی سوژاکاویە باشە پووس بوویتەوە کەواتە دەبێتە ڕووی لێکچوون سی سوژاکایی هەروەکو دەبێتە ئەو جارە ڕەگەم وشکە وەکو پوشە ڕێژی شاعر دەبێتە لێچوو پوش دەبێتە لەوچوو وشک دەبێتە ڕووی لێکچوون لێنەوە هەردووشیان هاوبەشە وەکو دەبێتە ئەو زار لێرەدا هەر چوار بنەمایەکە باس کراوە لێرەشدا هەر چوار بنەمایەکە باس کراوە ئەو جارە تەماشا شەرابم عینی ژەهریمارە بێتەوە گوتمان شەراب دەبێتە لێچوو ژەهریمار دەبێتە لەوچوو چکە شەرابەکەی بە ژەهریمار سواندیە عینی دەبێتە چی عینی دەبێتە ئەو زار عینی یعنی وەکو باشە شەرابم وەکو ژەهریمارە بێتەوە کەواتە لێرەدا ئەو زاریش بریتە لە عینی بەڵام لێرەدا ڕووی لێکچوون باس نەکراوە ئاگادار کات لێرەدا سێ بنەما هاتیە سێ بنەما هاتووە ئەو جارە دەڵێ کوور ئاینێ جەمالێ زاتن کەس مەبهەرێ کورتەوە سیفاتن یعنی چ
يعني كۆر ئاوێنەی پیشاندانن ئەها ئاوێنەشت پێپشانە داوەنیە ئاوێنەشت پێپشاندادن ئەوز دەڵێ لە کۆر وەکو ئاوێنەی پیشاندانن کەواتە کوڕی بە سوواندە کوڕی بە ئاوێنە سوواندە ئاینێ یعنی ئاوێنە باشە کوڕی بە ئاوێنە سواندووە ئێ باش ئاوێنە چییە ئاوێنەشت پێپشاندە جەمالەزار یعنی نیشاندان پیشاندان باشە کەواتە کوڕی بە ئاوێنە سواندووە ئاوێنەشت پێپشانەدا بۆیە سیفەت و لایانی هاوبەش نێوان کوڕ و ئاوێنە بریتە لە جەمالێزات واتە پیشاندان لێرەدا چییە لێرەدا ئەوزار نەهاتوو ئاگدار بە سێ بنەمە هاتیە کوڕ دەبێتە لێچوو ئاوێنە دەبێتە لەوچوو جەمالێزات دەبێتە ڕووی لێکچوون ئەوزارمان نییە ئانەی گوتێ عینی وەکو شبهیان تەشبیهیان شبهەیە باسی نەکردیە کەواتە لێرەدا ئەوزار نەهاتیە دەکرێت پێناسی ئەوزار لەو بین تۆ بڵێلەکان لەو نیوە لەم دێڕبوونراوانەدا ئەو بنەمایانە هاتێ کە ڕۆلی بێکەوە بەستنەوەی لێچوو لەوچوو هەیە وەزلی ئەوزارە کەواتە پێناسەکەیدا پێناسەکەم وەزلی ئەوزارە باشە لێرەدا ئەوزار باس نەکراوە ئەوزار لەدەمێک چاوەڕێ بەفرێکی وا بوو مشت دەبێ باری سەرم بەفرە کەس هێشتا شەڕە تۆپڵم بۆ یاری سەری خۆی بە بەفر چواندە سەر دەبێتە لێچوو بەفر دەبێتە لەوچوو باشە ڕووی لێکچوون و ئەوزار باس نەکراوە هەنێک گوتێ وەکویان عینیان هەر وەکو ئەوان ئەوزاری باس نەکردە باشە سەر بەفر لە سا پێک دەچن لە سپێتی پێک دەچن بەڵام لێرە باسی نەکردە باشە لێرە باسی نەکات لەم ڕووی لێکچوون ئەوزار باس نەکراوە بەڵکو تەنها دوو بنەمە پنسینەیەکە هاتووە لە نمونەی ڕاهێنانەکان نمونەی زۆر جوانی تێدایە تەمەشا ئەو هۆنراوەی حاج قادری کۆی کە دەڵێ ئەمن شێخم سەرم شاخە هەناسەم نەسیمە دیدەکانی مێزەرم تەم دەڵێ ئەمن وەکو شێخم سەرم وەکو شاخە هەناسەم وەکو نەسیمە دیدەم وەکو کانیە مێزەرم وەکو تەمە باشە شاعیر خۆی بە سواندیە خۆی بە شێخی سواندی کەواتە ئەمن دەبێتە لێسووکم وەزلی شاعیرە شێخ دەبێتە لەوچوو سەرم شاخە یعنی سەرم بەرزمە وەزلی ئەوەیە سەری خۆی بە شاخی چواندێ سەر دەبێتە لێچوو شاخ دەبێتە لەوچوو ڕووی لێکچوون ئەوزار باس نەکراوە هەناسەم نەسیمە نەسیم باەکی کزی ساردی ها سبەینان دێتن ئەو با پێ بڵێن نەسیم یعنی هەناسەم ساردە وەکو نەسیم باشە هەناسی خۆی بە نەسیم چواندیە کەواتە هەناسە دەبێتە لێچوو نەسیم دەبێتە لەوچوو دیدە وەکوکان دیدە ینی چاو باشە دیدە ینی چاو چاوم وەکوتانی ینی چاوی زۆر گریایە باشە مەوەز لێ تاڕە زۆر گریایە چاوەکانی کەواتە چاوی خۆی بەکانی چواندێت چاو دەبێتە لێچوو کانی دەبێتە لەوچوو مێزەرم تەم مێزەر دەبێتە لێچوو تەم دەبێتە لەوچوو زەیندێ ئەو شانێ یەکەم ئەو شانێکە لە یەکەم دێ ئەها فارزم هەیە ئەو شانێکە لە یەکەم دێ هەمووی بریتە لە چی هەمووی بریتە لە لێچوو کات ئەگە لە بۆ هاتۆ گوتی لەم دێرە هەندراوەیە چەند لێچوومان هەیە دڵێ 1 2 3 4 5 5 لێچوومان هەیە ئەی چەند لەوچوومان هەیە 1 2 3 4 5 لەوچووشمان هەیە لە هەمویان لێچوو پێشی لەوچووی هاتیە ئەو جارە تەمەشا ببورن ڕووی لێکچوون ئەو زارشمان باس نەکردی تەمەشا کە دەڵێ ئەمە شێخم ئێت و شێڵستا پێک دەچن باسی نەکردیە هەروها وەکو عینی هەروەکو ئانشی باس نەکردی کەواتە ڕووی لێکچوون ئەو زار باسەکە تەنها دوو بنەما هاتیە ئەو جارە دەرێ قەلبێ مە شوبهێ زێرە ژفەی زاتە جەلاگە یعنی دڵی ئێمە وەکو زێرە لەبەر تۆ نرخ و بەهای وەرگرت و نرخ و بەهای لە بۆ دروست بووە ئێ زێر بە بەهایان نا زێر بە بەهایە نرخی هەیە دەڵێت دەڵێت دڵی ئێمە وەکو زێرە باشە وەکو زێرە بە نرخ و بە بەهایە جەلاگێر تەمەشا ینی بە نرخ و بە بەها شاعیسی کردیا دڵی خۆیان بە زێری چواندێت کەواتە دڵی شاعیر قەلبێمە بەزلی دڵی خۆی دیاگەدار دڵی خۆی بە زێر چواندە قەلبێمە دەبێتە چی قەلبێمە دەبێتە لێچوو زێر دەبێتە لەوچوو جەلاگرت یعنی نرخ و بەها وەرگرتیە باشە نرخ و بەهای وەرگرتیە قیمەتی وەرگرتیە کەواتە جەلاگرت دەبێتە ڕووی لێکچوون شوب هەیە یعنی وەکو باشە دەبێتە ئەوزار کات لێردا هەر چار بنەمایەکە باسکرایە لێچوو پێشی لەوچووی هاتیە نمونەشی دیکە ئەحمەد هەردی دەڵێت چ سڕێک لە ناو دڵدا حەشاردا بە پەنهانی کە چاوت چەشنی ئاوێنە وەها بێپەردە دەرکان یانی چ یانە تو سڕێک ناو دڵی خۆتدا شاردبەوە بەڵام کە ئەمن چاوەکانی توندی چاوەکان وەکو ئاوێنە سڕەکەی تو پێپشاندا ئی ناو دڵت کاتە چی کردە لێرە دەڵێت چاوت چەشنی ئاوێنە یعنی چاوت وەکو ئاوێنەیە باشە چاوت وەکو ئاوێنە وەها بێپەردە دەرکانی
چاوی یارەکەی خۆی چاوی یارەکەی بە ئاوێنە سواندیە کەواتە چاو دەبێتە لێچوو ئاوێنە دەبێتە لەوچوو چەشنی یعنی وەکو باشە چەشنی دەبێتە چەشنی دەبێتە ئەوزار کەواتە و ئەوزاریشم دیاری کرد باش ئاەنە شتی نادرکێنی پێپشان نادا بەێوەڵە ئێوەتە باس کرایە ڕووی لێکچوونەکەش باس کرای کات لێرەدا هەر چار بنەمایەکە باس کرایە ئەو جارە دێرە هونراوێشی مەولەی شاعیرمان هەیە دەڵێت تاکەی وەک مەژنون وێڵە هەردان بم تاکەی غەمزەدەی داری هیزرامم یعنی سم بەڵام لێرەدا ورد بە دەڵێت تاکەی وەک مەژنون وێڵە هەردام یعنی هەتاکەی ئەمن وەکو مەزنون هەر بکەومە چێ و دەشتی وێڵە هەردان یعنی کەوتنە چێ و دەشت باشە کەوتنە چێ و دەشت لێرەدا ها ئەو میمە مەبەست لێی شاعیرە باشە مەبەست لێی خودی شاعیرە ئەو میمە یعنی من باشە تاکی من وەکو مەژنون وێڵە هەردان بم ئەو مەبەست لێی شاعیرە لێرە دەست دەکە شاعیر خۆی بە مەزنون چواندیە کەواتە میمەکە دەبێتە لێ مەبەست لێی شاعیرە مەزنون دەبێتە لەوچوو باشە وەک دەبێتە ئەوزار وەک دەبێتە ئەوزار وێڵە هەردان دەبێتە ڕووی لێچوون لۆ دەڵێ هەتاکەی من وەکو مەزنون هەر بکەومە چێ و دەشت ئێ مەزنونە چێ و دەشت بوو کاتە خۆی بە مەزنونیش چواندێ شاعیر کات لێرەدا هەر چار بنەمایەکە هاتووە بەڵام لێرەدا ئاگدار بە ئەوزار هاتیە هەروەها لێرەدا پاشان چ هاتیە لەوچوو هاتیە پاشان ڕووی لێکسن هاتیە ئەوزە لێچوو هاتیە کەواتە لێرەدا لەوچوو کەوتوتە پێشی لێچووی لە بزار وە هەیە نمونەی وە هاتۆ لە وزار دەڵێ کام لەم دەرە هۆراوان لێچوو پێشی لەوچویان لەوچوو پێشی لێچووە بەو شێوەیە ئەو زارە تەمەشایەرێکن بەژن و باڵاکەت نمونەی هەیکەلی یۆنانیە لاڕ و لەنجەت مۆسیقایە بەستەی گۆرانی دەڵێت چ دەڵێ بەژن و باڵاکەت بووکو هەیکەلی یۆنانیە یۆنانی ئەوە گۆراین بێژەکی ئەوروپیە باشە پێم ئەگەر غەڵەت نەبم یۆنانی هەر بەخۆی یۆنانیە و ناویشی یۆنانی ئەگەر هەڵە نەبم دەڵێت لە بەژن و باڵاکەی تۆ وەکو هەیکەلی یۆنانیە کاتە بەژن و باڵای یاری بسواندە هەیکەلی یۆنانی چواندی باشە لێ بەژن و باڵای یار دەبێتە لێچوو هەیکەلی یۆنانی دەبێتە چی دەبێتە لەوچوو هەروەها نمونە یعنی وەکو ئەوش دەبێتە چی دەبێتە ئەوزار باشە بەڵام لە نیوە دێری یەکەم تەمەشایەکە لە نیوە دێری یەکەم سێ بنەمامان هەیە لێچوو لەوچوو هەروەها ئەوزارمان هەیە لە نیوە دێری یەکەم سێ بنەمامان هەیە پاشان دەڵێت لە لاڕ و لەنجەت مۆسیقایە بەستەی گۆرانیە ئەگەر ستاندی تیبی نۆتەی مۆسیقا نیشانەکانیش نازانم بۆکوونیە بەقڕان نۆتەی مۆسیقا نیشانەکانی کو ها نۆتەکانی ئەو هەیە دەڵێ لاڕ و لەنجەی توش بەو شێوەیە کەواتە لاڕ و لەنجە یارەکەی خۆی بەست سواندیە بە مۆسیقا بەبەستە و بە گۆرانی لێرەدا لاڕ و لەنجە یار دەبێتە لێچوو مۆسیقا بەستە گۆرانی دەبێتە لەوچوو بەڵام تەمەشایکە لە نیوە دێری یەکەم یەک لێچوو هەروەها یەک لەوچوومان هەیە بەڵام لە نیوە دێری دووەم یەک لێچوو هەروە سێ لەوچوومان هەیە لاڕ و لەنجەت وەکو مۆسیقایە لاڕ و لەنجەت وەکو بەستەیە لاڕ و لەنجەت وەکو گۆرانی کەواتە لێرەدا سێ لەوچوومان هەیە لە نیوە دێری دووەم لە نیوە دێری یەکەم یەک لەوچوومان هەیە هەروەها لە نیوە دێری دووەم تەماشاکە دوو بنەما هاتیە بەس لێچوو لەوچوو هاتیە ئەو زار ڕووی لێچوون باس نەکراوە ئەو جارە دەڵێت دەڵێ نەیلوفەرە دل تو ئافتابی تەن شپیکەتان تو ماهتابی تەماشا نەیلوفەر چییە نەیلوفەر جۆرێکی گوڵە باشە نەیلوفەر جۆرێکی گوڵە دەرێت دڵم وەکو گوڵی نەیلوفەرە دڵی خۆی بە نەیلوفەری چواندیە کەواتە نەیلوفەر دەبێتە لەوچوو ئاگدار بە دڵی شاعیر دەبێتە لێچوو تو ئافتابی باشە ئافتابی یعنی سێبەر ئەگەر هەڵ نەبووم فارسیە تو ئافتابی یعنی تۆ وەکو سێبەری شاعیر یارەکەی خۆی بەس سواندیە بە سێبەر سوانێ کەواتە یاری شاعر کە بریتە لە تو دەبێتە لێچوو ئافتاب دەبێتە لەوچوو لە هیچیان لە نیوە دێری یەکەم ڕووی لێکچوون و ئەوزار باس نەکراوە کەواتە دوو بوونەما هاتی لە نیوە دێری یەکەم طبعاً لەوچوو پێشی لێچوو هاتی لێرە بەڵام لە بەشەکەی دیکە ئەلێرە ئەلێران لێچوو هاتی ئەوجە لەوچوو هاتیە پاشان نیوەی دووەم دەڵێت تەن شبهیکەتان تو ماهتابی تەن یعنی جسم لەش شبه یعنی وەکو کەتان ئەوە بە خۆتانزان کەتان نوع قماشێکە تەن شبهیکەتان یعنی لەشم وەکو کەتان
تەن شپی کەتان شاعرسی کردیا لەشی خۆی بە کەتان سواندیە کەواتە تەن دەبێتە لێچوو کەتان دەبێتە لەوچوو شپی دەبێتە ئەوزار پاشان دەڵێت دەڵێت تو مەهتابی مەهتاب ئەگەر هەڵە نەبووم مەهتاب بەواتای مانگێ ئەگەر هەڵە نەبوو مانگیان خۆرە ئەوەی مهمە کە بزانی کە یارەکەی خۆی بە مانگ چواندی باشە دەڵێت تو مەهتابی یارەکەی خۆی بە مانگ چواندیە کەواتە تو دەبێتە لێچوو مەهتاب دەبێتە لەوچوو تەماشایکە لێرەدا لە نیوەی یەکەم دوو بنەما هەیە بەڵام لە نیوەی دووەم سێ بنەما هەیە کە بریتە لە لێچوو لەوچوو هەروەها لە ئەوزاری لە هیچیان ڕووی لێکچوون باس نەکراوە باشە ڕووی لێکچوون نەهاتووە ڕووی لێکچوون نەهاتووە کەواتە ئاگدار بە دەکرێت بڵێتن لەکان بەم نیوە دێرانە لەوچوو پێشی لێسواتە ئەلیرانە لەوچوو پێشی لێسواتە باش ئاگدار بە هەروەها دوو بنەمە باس کراوە دەکرێت بڵێتن کام لەمانە بریتە لەو بنەمای کە بەراورکردنەکە لەسەر بنیادناوە بەس لە ڕووی لێکچوون باس نەکراوە دەڵێم نەهاتووە باشە بە پێناسە دەداتێ یعنی زاری وا هەیە پێ ناڵێ جەهانیان لەوچووە بەڵکو پێناسەکەت داتی ئەت بە پێناسەکەی لەوچۆکەی دیاری دەکەی کەواتە بەو شێوەیە ڕاوانبێژی بابەتی لێکچواندن وەڵام دەدەیتەوە بە هیوای سود بینین ئەگەر هەر کۆمنتێک یاخۆ تیبنێکتان هەبوو یاخۆ پرسیارێکتان هەبوو ئەوە ژمارەی تەلەفۆنەکەمە 1950 676 775 دەتوان لە تەلەگرام یاخۆ لە ڤایبەر ناملۆ بنێرن بە پێی توانە لە خزمەتتاندا دەبن خوا گەورە سەرکەوت و سەرفرازتان کە سلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه